بسم الله الرحمن الرحیم لە هەنگاوەکانی ئیداری بوون کە ئەو چارکۆڵەگەی کە میهرەبانی ئیشی لەسەر دەکا شەرعیە، زانستیە، قانونیە، ئیداریە لە پتەوکردنی کۆڵەگەی ئیداری بوون میهرەبانی بڕیاریدا ڕێبەری ڕێخستنی کارجێڕی هەیە وەکو نووسراو لەم ڕۆکەدا هەموو کارمەندەکان تاقیکردنەوەیان کرد کە تێیدا پێکاتبوو لە 50 پرسیار و ئیمتیحانیان کرد و خەڵاتی یەکەم گەشتێکی عومرەیە، خەڵاتی دووەم، سێم، چارەم، پێنجەم خەڵاتی تەشجیعکردنی مادیە تاوەکو هەموو کارمەندەکانی لە میهرەبانی لێو بەخەندا دەست بە خزمەت بن بەرەو ئایندەی گەشتر ڕوو لە میهرەبانی دەکا بە پشتیوانی خۆی گەورە. میهرەبانی شتی زۆر جوانتر پێشکەش کورد و کوردستان دەکا. بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی